چەند سەد مەترێک لە نزیک بارگای سەرۆکی حکوومەتی هەرێم لە هەولێری پایتەخت بارگای لیستەکەی سەرۆک وەزیرانی عێراق دانراوە. ئەوان لە هەولێر بە شێوەیەکی ئاسایی بانگەشەی خۆیان بۆ هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوە دەبن. سەرۆکی لیستەکە دەڵێت لێپرساوانی ئەو شارە بەڵێنی هەموو هاریکاریەکیان پێداوین. ئەوە ڕاستی بە پێی با بڵێن ڕەفتارەکان کە بە تایبەتی لە مەسەلەی کردنەوەی نووسنگەکەی بەڕاستی پێشوازی گەرمیان لێ کردین چ لە ئاستی دەسەڵاتی ناوخۆی وەکو پارێزگا لە پارێزگا و کە هەروەها لە بنکەی ئاسایشی کە با بڵێن ناوچەکە ئایدی ئەو بنکەیە بەڕاستی بە گەرمی پێشوازیان لێ کردین و ئەمن لێرەوە سپاسیان دەکەم ئەو تا ئێستاش یعنی ئامادەکاریان پێشاندایە یعنی لە بۆ هەرچە هاوکاریە. سەرۆک وەزیرانی عێراق چەند ڕۆژێک پێش ئێستا لە ڕێگەی فرۆکەخانی نێودەوڵەتی هەولێر بۆ بانگەشەی هەڵبژاردننی لیستەکەیان گەیشتە هەولێر و بەڕەسمی لەلایەن سەرۆکی حکوومەت پێشوازی لێکرا. کاندیدێکی ئەو لیستە دەڵێت دەتوانین دوای هەڵبژاردنەکان لەگەڵ ئەو لایەنانە پەرەی زیاتر بە پەیوەندیەکانمان بدەین. دۆخەکە باشە و برێ هیچ مشکلێکمان نییە. ئەم بەنسبەتە خۆم دوونێکە دەستم بە ڕیکلام کرد دەستم پێ کرد ئەوان کەش برێ کەسێک مشکلی هەبی هیچ دەگۆڕنیە و باش دەڕوا و لێرەدا دەنشی تەماشا دەکەی کامە پارتەکان لە تو نێزیکن لە ڕۆیات نێزیکن لە داهاتوو چ بکەن ئەوانە مهمە. لیستەکەی سەرۆک وەزیرانی عێراق بۆ بازنەی هەولێر بە 8 کاندید بەشدارە کە 4یان تورکمان و 3 کاندیدیان کوردن و کاندیدێکیان عەرەبە. ئەوان دەیانەوێت لەو دۆخەی کە لە هەولێر بۆ بانگەشەی لیستەکەیان بۆیان دابین کراوە ڕکابەری بەدەستێنانی کورسی بکەن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاندیدانی لیستەکەی سەرۆک وەزیرانی عێراق حەیدەر عەبادی دەڵێن ئەو دۆخ و کەشە ئارامەی لە هەولێر بۆمان دابین کراوە و ئەو هاریکاریەی لە هەولێر بۆمان دەکرێت لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش هەر هێندەمان بۆ دەکرێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.